ژیانی ژنەکەت لە مەترسیە بەپەلە بۆ دەرسیان بۆ بێنە. هەندێک نەشتەرگەری لەم نەخۆشخانەیە دەکرێت کە لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لێرە بوونی هەیە. لە پرستی خوارەوە هەتا سەرەوە پارەکان لە بینی خوانە کۆکرێت و ناگانە دەرزێکیان کوتڕێ و ژیانی ئەو کەسیان ڕزگار. کات و پاکیزە وجدانی ئاسوودەیە کە خزمەتی خەڵکەکە ئێستا چیت هەیە بۆ گەنجان؟ شارەکەی خۆمم خۆش لە خلالی ئین شاری خۆمەوە ئیشەکانم جێبەجێکرد. ئەمێکە لە پشتی منەوەیە نەخۆشخانەی منداڵبوونی شاری سلێمانیە کە لە ساڵ 1970 تاوەکو ئێستا بووە بە لانکەی یادگاری بۆ هەزاران منداڵی ئەم شارە و شایەدی ساتی یەکەمی ژیانیان. ئەم نەخۆشخانەیە تەنها لە ساڵی پاردا شایەدی لەدایکبوونی زیاتر لە 10,000 منداڵ بۆ لە نێو شاری سلێمانی و دەوروبەریدا و بەدەر لەوەش تایدا کاریگەریکی باشیە بۆ لە ڕووی تەندروستیەوە. ئەوەی کە لە هەمووی گرنگترە بۆ ئەم نەخۆشخانەیە ئەوەیە هەندێک نەشتەرگەری سەرکەوتووی تێدا ئەنجام دەدرێ کە لە هەموو شارەکانی عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی بوونی هەیە. بینێری ئەم کارەمان بن بۆی کە بزانین چین ئەو کارانە و چێ لە پشت سەرکەوتنی ئەم نەخۆشخانەوەیە هاوتا لەگەڵ کارمەند و پزیشکە دڵسۆزەکانی. سەرنجتان ڕادەکێشم بۆ چیرۆکێکی تەواو سەرنجڕاکێش و جیاواز کە هی خاتونێکی بە ئەزمموی کەرتی تەندروستی شاری سلێمانیە بە جۆرێکە لە هەر جمگەیەکی تەندروستی ئەم شارەیە کێشەیەکی کارژێڕی هەبێم خاتونی بۆ نێرنەویش خات و پاکیزەیە کە تەمەنی 58 ساڵە بەڵام 30 بۆ 31 ساڵواتە نیوی تەمەنی زیاتر لە بواری تەندروستیا خەرج کردووە و تایدا خزمەتی نەخۆشان و هاوڵاتیان دەکەم. پێم خۆشە بچمە لای خۆی بۆ زانیاری زیاتر. خات و پاکیزە سڵاو لەبێ. سپاس بۆ قوبوڵکردنی چاوپێکەوتنەکەی کۆباس. پێم بڵێ باسێکی نەخۆشخانەی منداڵبوونی شاری سلێمانی بۆ بکە. ئەوەی کە من لەسەری بیستومە و زانیاری سەرنجڕاکێش ئەوەیە کە هەندێک نەشتەرگەری لەم نەخۆشخانەیە دەکرێت کە لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لێرە بوونی هەیە. ئەوانە چین؟ پێشێکی ئێمە لەم نەخۆشخانەیە نەخۆشخانەیەکی حکومیە کەرتی گشتیە تیمێک ئیشەکە لێرە بە تەنیا یەک کەس و دوو کەس و چوار کەس و دەکەس ئیش ناکە. تیمێکی هاوبەش ئیشەکە لە پزیشکان لە کارمەندان لە فەرمانبەری ئیدارەکان لە کارگوزارە بە ڕێزەکانمان کە هەمومان بەیەکەوە زنجیرەیەکین تەواوکەرین و ئەتوانین خزمەت بە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. ئێمە لێرە نەخۆشخانەکە تایبەتمەندی نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە ڕاستە بەشێکی سەرەکی ئیشەکەمان ئەوەیە بەڵام بەشێکی ئیشەکەشمان ئەوەیە کە هەموو ئەو کەیسانە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی شێرپەنجەن و دەستنیشانێکری کە شێرپەنجەی کۆئەندامی با بڵێن مێنەی هەیە کۆئەندامی زاوزێ ئێمە لێرە عەمەلیاتە نەشتەرگەریەکانیان بۆ بکەین. لە خستخانەیەکی وا تایبەتمەندە بە بڵین دەرمان لای ئێمە تایبەتە بە نەشتەرگەری هەموو نەشتەرگەریەکانی ژنان کە کرێ یا کچان هەشمانە کچیشە تووشە و حاڵەتانە بۆ یەتە ئێرە نەشتەرگەری بۆ کرێت کە ئەویش تیمێکی زۆر گەورە پرۆسەکار بەڕێوە. زۆر باشە. خات و پاکیزە ماشەڵڵا وەکو ئاماژەم پێ تەمەنێکی زۆر کە نیوی تەمەنتە لەم بوارەیە بەسەر بردووە. ئەوەی کە بەلای تۆ سەرنجڕاکێش بوو بینیوتە لەم ماوەیە بابەتێکی سەرنجڕاکێش کەیسێکی سەرنجڕاکێش دڵی تۆی هەژاند بێ یاخود کاریگەرێکی زۆری لەسەر بیرکردنەوەی تۆ بەجێهێشت بێت بۆ کۆباسی باسکە. ئێمە ڕۆژانە بە دەرنین لەو کێشە و گرفتانی کێتە ڕێگامان لێرەوە ئەمەوێ پێشەوەی ئەو شتە باسکەم سوپاسی یەک بە یەک لە پزیشکان لە کارمەندان لە فەرمانبەران لە کارگوزارە بە ڕێزەکانەکەم دەستخۆشییان لێکم دەستیمان و بوونیان ماچەکەم چونکە ئەوانن کە دەستێکی کاری کاران لە خستخانەیە و خستخانەیە خزمەتەکرێ بۆ ڕۆژێکیش دەرگا بەڕێی هاوڵاتیانە دانەخراوە ئەمە بەتەنیا بە ئێمە ناکرێت. ڕۆژانە ئەتوانم بڵێم هەمانە حاڵەتمان زۆرە کێتە بەردەمت ناخە هەژێنێ یەکێ لەو حاڵەتانە کە زۆر گەورەیە لە شەوێکی ئێشەگریە خەفەرئیداری تەلەفۆنی بۆ من کرد وتی نەخۆشێکمان هەیە هاوسەرەکەی هێناوێتی بەپەلە بردوانێتە عەمەلیاتەوە کە بردوانێتە عەمەلیاتەوە دیارەباری داراییان باش نەبوو ئەو خێزانە
دەرزیەکی پێویست بۆ کە بەداخەوە ئەو یەشێک بەلو نقصانیانی کە هەنێ جار لە خستخانەکانە ڕۆیە دەرزیەکی پێویست بۆ بێهۆشکاری کە نەشتەرگەرێکی بۆ ئەنجام بیرێ هاتوونەتە دەرەوە بە هاوسەرەکان و توانە بەپەلە و دەرزێمان بۆ بێنە لە دەرەوە کە چۆ کابرا و توێتی کابرا مەسەلە پرسیاری کرد و توێتیم دەرزێ بەچەند و بۆچیە توانە بە 200,000 شتێکی ئاوایە کابرا و توێتی کابرا هەروەستاوە دکتۆرەکە پێیت و کاکە ژیانی ژنەکەت لە مەترسیە بەپەلە بڕۆ و دەرزێن بۆ بێنە ئەوش توێتی باش نەکەم بمرێ توێتی بۆ تۆ هاتووی ژنەکە ئێمە ژیانی ژنەکە ڕزگارەکەین کابرا و توێتی من پارەم پێنی یەکێکیش بوو لەوانەیە کە لە 2024 دووسێ مانگ بۆ خۆشمان یعنی کورسایی معاشمان لەسەر بوو یعنی وتوێتی من ئامادەم ژن و مناڵەکەم بڵێ بەشێتە دووسێ مناڵی کەشی هەبووە یعنی ئێمە لەو کاتەیە دکتۆرە بەڕێزەکان زۆر هەڵوێستێکی جوانیان هەبوو لەگەڵ خەفەریداری لەگەڵ و کارمەندە بەڕێزانە ینی بیریان لەو کردەوە هەم ژیانی دایکەکە هەم ژیانی ئەو چەند مناڵی کە لە ماڵەکەیە سەرگەردان نەبێ سەرڕای بارگرانی و باری دارایی خۆیان هەستاوە لە پرسکی خوارەوە هەتا سەرەوە پارەکان لە بینی خوانە کۆکرێت و نردوانە دەرزێکیان پێکڕێ و ژیانی ئەو کەسیان ڕزگار طبعا ئێمە نەخۆشخانەی ئێمە یەکەم کەس بوو پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی نەخۆشببینین چۆ بواری جێبەجێکردنەوە لە مانگی حوتی 2024ەوە ئێمە نەخۆش بە سیستم داغڵەکرێ لە هەموو بەشەکانمانە ئێستا توانین بڵین وەرەقە بەکار نایەت وەکو هەموو سیستمێکی پێشکەوتوی وڵاتان خۆشببختانە هەچەند ئاستەنگ زۆر بوو کارمەندەکانمان بە حکمیەوەی تەمەنیان بەڕێکرده بوو قرس بوو فێربوون و ئیشکردن سەرڕای ئیشی ڕۆژانی خۆیان کە ڕۆژانە چەند ئیشیان هەیە ئەمەش ئیشێکی زیاترە سەرباقی ئیشەکانیان بەڵام بەسپاسەوە بۆ یەک بەیەکیان لە پزیشکان و دکتۆر لە کارمەندەکان کە دەستیان لەگەڵ دەستمانە بووتوانیمان ئەم سیستمە بخەینە سەر پێی خۆی یەکەم نەخۆشخانە بین لە ناو شاری سلەیمانی کە بە سیستمی داتابیس نەخۆش ببین کەواتە سەرجەم مامەڵەکان هەمی بە ئەلکترۆنیە بێ وابێ بەڵێ ئەمەش تقریبان کاریگەریە بێ لەسەر کەمکردنەوەی ئەو ڕۆتیناتی کە هەیە لە نەخۆشخانەکان بە دڵنیاییەوە مەسەلەی ئێمە نەخۆشمان هەیە تایبەتمەنی نەخۆشخانەکە لەوایە لەوەیە ژنێک چەند جارێ پێویست کابێتە ئێرە هەموو جارێ پێویست ناکە بچێ ناو بنووسێ و وەسڵ ببڕێەوە کۆدێکی ئێنی هەموو نەخۆشی یەکەم جار کە لای ئێمە داغڵە بێ کە ناو بەیاناتەکانی لێ وەرەگرن دوایی کۆدێکی بۆ دروستەکان ئەم کۆدە تایبەت دەبێت بۆ نەخۆشە خۆی ئەم کۆدەی ئێنە ئەڵێن هەر کاتێ سەردانی نەخۆشخانەت کرد بەم کۆدە کە کۆدەکە لێنەوە پێویست ناکە بڵێت تەمەنە چەنە و لەکوێ دانیشی و معلوماتەکانی حازرە هەمووی حازرەیە جاری پێشوو بۆچی سەردانی کردووە حاڵەتی ئێستای چییە هەمووی معلوماتەکان لا ئێمە پارێزرا و بە سیستمەکە ئیچی پێ پاکیزاخان دەوام لێرەکەی دەست پێکات و تۆکەیت ئەوە زۆر سەرنجی لەسەر و خەڵک بەلایەوە زانیارێکی سەرنجڕاکێشە دەوامی نەخۆشخانەکەمان بە سوپاسەوە 12 ساعتیە بۆ کارمەندەکان و پزیشکە بەڕێزەکان ئەوەی هەشتی بەیانیت هەشتی ئێوارە ڕاتەوە ئەوەی هەشتی ئێوارژی هەشتی بەیانی ڕاتەوە بەڵام من وەکو خۆم 7:30 لێرەم تقریبا ساعاتێک پێش کارمەندەکانەکە نیو ساعتێک کاریەوە چیەکە حەزەکەی زووتر لێرە بیت و شتەکان لە نزیکەوە ببینی ئەمەیان تشتێکی تایبەتمەندی خۆمە حەزەکەم مەسەلە 7:30 کە لێرم لەبەروی ئێمە سیستمێکمان هەیە ئەو کارمەندە بە ڕێزانەی لێرە شەو خەفەر بوون من ئەگەر یەم سەردانی قاوشەکانەکەم لە کارمەندەکانە پرسم لە ئیشی خەفەریاتیانە پرسم لە کێشە و گرفتەکانیانە پرسم ئایا ئەو کێشە و گرفتانی کە هەیەیان بۆ شەوێکی چۆنیان بەڕێکردووە پاشان ئەچمە ناو هاوڵاتیانەوە پێم خۆشە ئەو بە ڕێزانی کە لێرە لە ئێمە ماونێتەوە لە کەم و کوڕەکانی ناو نەخۆشخانە بە دوواداچوون بکەم حتمما ئێمە بە دەرنین دەکەم و کوڕێک و چەند جارێ پێم وتون بەڵام هەوڵمان ناوە کەمترین کات ئەگەر کێشەکان زوو چارەسەرکرێت تەسەورەکەم تەشەنە نەکاو باشترین بڵین کە بارودۆخی سەختی دارایش بە تایبەتم قەیرانێکە بەرەو شیرینی کوردستانی گرتووە کاریگەری زۆر هەبووە لەسەر دڵ و دەرونی ئێوە و گیرفانی نەخۆشەکانیش بۆ چارەسەر بە دڵنیاییەوە کارمەندەکانی ئێمەش بە دەرنین لەو کێشە و گرفتانی کە هەمومان ئەزانین کوردستان هەنێ جار کێشەی داراییمانە بێ کارمەندەکانمان بەسواسەوە بارگرانێکیان لەسەرەکە سەرڕای بێموچەی سەرڕای ئەوەی کە کێشە و گرفتی خێزانی خۆیان هەیە لە هەر ڕوویەکەوە بێ لە کرێخانوو بێ یا مائیشەت بێ بەڵام سنگریان بەجێنێشتۆ توانی بڵێن ئێمە وەکو سنگەر حسابی بۆکەین سنگریان بەجێنێشتۆ بەدەوام دکتۆرەمە پەیامی تۆ بزانم بۆ خەڵکی سلێمانی چییە بۆ بەرپرسانی کردی تەندروستیش بوو ئەوەی کە زیاتر گرنگیەکی گەورەتر و باشتر بدرێ بە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی و سەرجەم نەخۆشخانەکانی دیکەش
پەیامی ئێمە ئەوەیە یعنی ئەمانەوەی حکومەت هاوکار و پشتیوانمان بێ ڕاستە ئەویش کێشە گرفتی خۆی هەیە لەسەر و ئێمەوە بەڵام کەرتی تەندروستی زۆر هەستیارە کەرتی تەندروستی ژیانی مرۆڤێک لە بەردەسایە بە تایبەتر خستخانی ئێمە ژیانی دوو مرۆڤت لە بەردەسایە دایکەکەش و مناڵەکەش لەبەرەوە ئێمە زۆر جار مەشاکیلمان لەوەیە قورستر بێ هیوادارین پش و درێژ بن لەگەڵمانە و دەستی هاوکاریان زیاتر و زیاتر بێ ئێمە وەکو خۆمان ئاستی خزمەت گوزارەکانمان باشە بەس پێشمان خۆشە باشتر و باشتری بکەین چکە ژیان لە پۆینتێکان ناوەستێت بە بەردەوامی هەبێ ئێمە بەرەو پێش بچین ئەگەر هەنگاوەکان بچووکیش بێت ئێمە بێ بەرەو پێش بچین ئەگەر پێداویستی دابین کرێ ئەگەر موچە لە کاتی خواابیری ئێمەش هیوادارین لە ساڵی 2026 هەچنە ئەو بە ڕێزانی سەریشەوە لە هەوڵاتکە ئەو کێشە گرفتانە کۆتایی بێ و ئێمەش ئاوەتە خوازین ئەو کێشە گرفتانە کۆتایی بێ زۆر باشە دوای 30 ساڵ خزمەتی بواری تەندروستی وەکو ئاماژم پێ توانم بڵێ مەسا خات و پاکیزە وجدانی ئاسوودەیە کە خزمەتی خەڵکەکات ئێستا چیت هەیە بۆ گەنجان بە دڵنیاییەوە ئێمە ئەم شارە شاری خۆمانە بە ئەرکی سەرشانیشمان ئەزانین خزمەتی تاک بە تاکی ئەم شارە بکەین هەرچیمان پێ بکرێ لێرەوە بە خەڵکی شاری خۆمەڵێم داوای لێبوردنتان لەکەین ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە ئیشێکە لە ئەرکێکە نەمانتوانی بێ وەکو پێویست لە خزمەتی هاوڵاتیان نبین داوای لێبوردنتان لەکەین ئەگەر نەمانتوانی بێ هەنێک کات وەکو پێویست لە خزمەت گوزارەکانمان لە شایستەی ئێوە بێ بەڵام من وەکو خۆم شارەکەی خۆمم خۆش لە خلالی ئین شاری خۆمەوە ئیشەکانم جێبەجێکەم ئەو ئیشەی بە من سپێراوە ئامادەم بتوانم هەتا بتوانم دەستی لێبەرنایە بەردەوام بە من لە کارکردن بە هیوای سەلامەتیش بۆ هەمولای زۆر باشە خات و نەماکەم بە کۆتا پرسیار ئەوەنی کە لەسەر تۆ بیستمە بەدەلەوەی کە خەڵک لێت ڕازیە و خەڵک خۆشەویستێکی زۆری بۆت هەیە لە هەر جونگەیەکی تەندروستی کێشە هەبێ توی بۆ ئەنێرن و کاری ئەمە چییە و تاسا بڵین چەند حاڵەتی وات بەسەر هاتووە کە تۆ بنێرن بۆ شوێنێک بۆی کە کێشەکان چارەسەر ناتوانین بڵین کێشە ئێمە پێشە پەیامەکەی ئێمە ئەوەیە کە من فەرمانبەری حکومەتم کە تاعین بووم قبوڵم کردووە ئەرکێکی حکومی بەکار وەربگرم ئەبێ لە هەر جونگەیەکە پێویستیان پێم بێ من بە خۆشحاڵیەوە بچم چکە من فەرمانبەرم و ئیلتیزاماتم هەیە ئەم ئیشەش یعنی بەڕێوەبەری گشتیش کە بیرەکاتەوە لە شوێنێکە بتوانێ بزانێ ئیشێ بە منەکرێ بۆ نامن ئەو لە من باشتر ئەتوانێت شتەکان ببینێ حتمما ئەویش هاوکارێکی زۆر زۆر باشە بۆ ئێمە بەڕێز بەڕێوەبەری گشتی هاوکار و پشتیوانمانە بە بەردەوامی لەسەر خەتە بە بەردەوامی ئاگاداری کێشەکانمانە و لە هەوڵی چارەسەرکردنیایەتی هەتا لە ڕێی حکومی و بێت چ بەلایەنی کەسایەتی خۆیەوە بێ کێشە گرفتەکانمان چارەسەرکات چکە وەکو ئاماژەم پێەیە ئیشی کەرتی تەندروستی بە کەس ناڕوا بە تاکە فئەیەکیش ناڕوا بڵێ بە تەنیا بەوەڕوا بەوەڕوانە ئێمە ئیشی هەموو نەخۆشخانێ ئیشی تیمە من بە خۆشحاڵیەوە فەرمانبەری حکومەتم بەڕێز بەڕێوەبەری گشتی یا وەزیری تەندروستی لە هەر شوێنێک پێویستی من بێ من واجبی سەرشانمە کە ئەرکەکانم جێبەجێکەم دەست و چاو خۆش بێ خات و پاکیزە لە کاتمانگەتی و سپاس بۆ ئەم وتە بە پێزانی جەنابەت بێ بەهاندەرێ بۆ ئێمە و بێ بە شانازیەکەش بۆ شاری سلێمانی ئینشاءڵڵا نەوەی داهاتوش تەواوکەری ئیشەکانی ئێمە بێ ئینشاءڵڵا گەنجەکانمان بتوانن زمینە سازیان بۆ بکەین بتوانن خزمەت لەم وڵاتە و لەم شارە و لە هەموو جونگەیەکە کە شوێنی خزمەتکردنە هەرێکەمان شاری خۆمان خۆش بێ هاوڵاتی خۆمان خۆش بێ پیشەی خۆشمان خۆش بێ بە سەربەرزیەوە پیشەمان خۆش بێ پاکیزە کۆتا پەیامت بە کورتی بۆ کۆباس کە بەردەوام لە خەمی هەم کوردستان هەم شاری سلێمانی شارەکانی دیکە و بواری تەندروستی شایە زۆر سپاس کۆباسی خۆشەویستێکێکە لەو ڕاگەیان کارانەی کە کەسانی بە ئەزمموی تایە کارەکانی کاری شایستان کاری جوانن لە خزمەتی هاوڵاتیانان بەڵام هیوادارم کاری باشتر و جوانتر و گەورەتر هیوادارم پەیامە جوانەکانیان هەر بەردەوام بێ بگەنە ئەو شوێنانی کە پێویستیان پێێتی بەڕاستی ڕاگەاندن بەشێکی گەورەیە لە کارەکانی هەموو دام و دەستگایەک چ دام و دەستگای کەرتی گشتی بێ کەرتی تایبەت بێ چکە ئەگەر ئەم ئیشانە نەخرێتە ڕوو با بڵین کەم و کوڕەکانیشمان نابینرێ حتمما هەموو ئیشەکانیشمان بێ کەم و کوڕی نابێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ کۆباس هەر بمێنن بەردەوام بن کارە جوانەکەم خەن